الحمد لله رب العالمين، الحمد لله حق حمده، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحابته أجمعين. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، لە درێژەی شەرحکردنمان بۆ کتێبمان هەڵبژاردننی 222 گەوهەر و مرواری لە فەرموودەکانی هەردوو پێشەوە موسلیم و بوخاری گەشتینە فەرموودەی ژمارە 116. شایستەترین کەس بە هاوڕێتی، ئەمە ناونیشانی ئەم فەرموودەیە، شایستەترین کەس کە ئینسان هاوڕێتی بکە. عن أبي هريرة رضي الله عنه قال: جاء رجل إلى رسول الله صلى الله عليه وسلم فقال: يا رسول الله، من أحق الناس بحسن صحابتي؟ قال: أمك. أبو هريرة خوایل الرازي به أفرمي كابرايا كاتا لاي پیغمبری خوا صلى الله عليه وسلم وتي أي پیغمبری خوا چی کەسێک شایستەترین کەسە کە من هاوڕێتی بکەم؟ دێرە رسول الله صلى الله عليه وسلم لێرە بەجوانی لە فەرمایشتەکەی خۆی تێگا و بەجوانی دستور بۆ مرۆڤەکان دائەنا، لە خۆیەوە ناڵێ دایکت. کێ شایستەترین کەسە کە ئینسان بیکا بە هاوڕێ، و چونکە هاوڕێ نهێنی و سڕ و هەموو شتەکان تەکەوێتە لای. ئەبێ ئەو کەسەی کە بیکەی بە هاوڕێی خۆت ئەبێ تەمین بی لێی کە ئەسرار و نهێنیەکان ئەپارێزێ، ئەبێ تەمین بی لێی کە وعد و پەیمانت لەگەڵ ئەپارێزێ، ئەبێ تەمین بی لێی کە ناتفرۆشێ، کە ناداتە دەستی دوژمن. کێ هەیە لە دایک بەوەفاتر بێ؟ کێ هەیە لە دایک قوربانی دەرتر بێ؟ کێ هەیە وەکو دایک هەرچی نهێنیت هەیە ئیشارێتەوە؟ کێ هەیە وەکو دایک کە قەت حەز ناکە عیبێکت هەبێ؟ نییە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئومک. کابرا وتی حەزی کرد زیاتر بزانێ جگە لە دایک کەسی تر، بۆیە قال ثم من، قال ثم من، فەرمووی ئیتر دوای ئەو کێ؟ پاشە ئەو کێ؟ فەرمووی ئومک، فەرمووی دایکت. کابرا سێبارەی کردەوە، وتی ثم من، قال ثم من، سێبارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئومک، فەرمووی دایکت. کابرا چواربارەی کردەوە، فەرمووی قال ثم من، دوای ئەو کێ؟ فەرمووی ئەبوک، دوای ئەو باوکت. ئەم فەرمایشتە خۆشەویستەکانم ئیمامی بوخاری ژمارە 5971 و ئیمامی موسلم 2548 ئەیگێڕنەوە. لە ڕیوایەتێکە هاتووە ئەفەرمێ: من أحق بحسن الصحبة؟ قال أمك ثم أمك ثم أمك ثم أباك ثم أدناك وأدناك ثم أدناك أدناك. يعني لە ڕیوایەتەکەی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی فەرمووی سێجار، فەرمووی دایکت، پاشان دایکت، پاشان دایکت، پاشان باوکت، پاشان پلە پلە خزمەکانت، پلە پلە خزمەکانت. دیارە ئەمە بەگشتی ئەم فەرمایشتە ئەوە ئەگەیەنێ کە ئینسان حتا چۆن لە میراثە باوک و دایک، یعنی پێش هەموو کەسێکن، پاشان خێزان و یعنی ئەگەر هاوسەرەکەت، یعنی ئەگەر ژن بێ هاوسەرەکەی و ئەگەر پیاویش بێ هاوسەرەکەی، پاشان مناڵەکانی خۆت، کوڕەکەت، کچەکەت، پاشان براکانت، پاشان خوشکەکانت، پاشان مامت، خاڵت، پور و میمک و ئەمانە مستحقترین کەسن کە تۆ لەگەڵیان نابی، مستحقترین کەسن کە تۆ هاوڕێتیان بکەی، کە تۆ سەردانیان بکەی، کە تۆ بە پێی توانە بەشێک لە ژیانت تەرخان بکەی لەگەڵ ئەمانە. طبعا خزمایەتیش دەرەجاتە، پلە پلەیە.
چونکە فەرمایشتەکانی دوای ئەوەش باسی خزمایەتیەکە. خزمایەتیش پلە پلەیە خۆشەویستەکانم، هەمووی یەک پلە نییە. دایک لەسەرەوەی باوکە و هەردووگیانیشۆ دەرەجەی یەکن، دایک لەسەرەوەی باوکە و بە هەردووگیانیشۆ دەرەجە یەکن. یعنی لە ناو دەرەجە یەکەکەشە دایک لە پێشترە سێقاتی باوک، پاشان پاش ئەوان ئەمجا دەرەجەی تر دێ، بریتیە لە دەرەجەی کوڕ و کچەکانت، پاشان براو خوشکت، پاشان مام و مامت، یعنی مام و پورت، یعنی خوشکی باوکت، پاشان خاڵۆ و خوشکی دایکت. ئەمانە ئیمجا ئامۆزا، یعنی بەم دەرەجاتانە. ئەمانە دەرەجاتی یەکەمن، یا ئەتوانین پلە یەکەمەکانن بڵێ. ئەمانە ئەحەقترن لە خەڵکی تر کە تۆ هاوڕێتیان بکەی، کە تۆ سەردانیان بکەی، کە تۆ لە بەدەمیانەوە بی، کە تۆ کێشەیان حەلکەی. ئەمانە ئەحەقترن. دوای ئەوە ئیتر خەڵکی تر دێ، خزم دەرەجە هەیە، مەسەڵەن ئامۆزای باوکتە، هەیە ئامۆزای باپیرتە، هەیە تەنها عەشرەتە لە پشتەوە ئەگەن بە یەکتری دوای 7 پشت 8 پشت. ئەمانە یعنی هەمووی فەرقی هەیە، بەڵام مەرج نییە ئەمانە هەمووی لە وەفایە لە چاکیە بەرامبەر بە تۆ پێکوا بن. جاری وایە کابراایەکی غەریب تۆ لە عەشرەتێکی تر ئەو لە عەشرەتێکی تر، بەڵکو تۆ لە قەومیەتێکی تر ئەو لە قەومیەتێکی تر، کابرا غەریبەکە لە براکەت باشترە. جاری وا هەیە خزمێکی دەرەجەیەکی دوورت لە ئامۆزا نزیکەکەی خۆت باشترە. ئەم حاڵەتانە ڕوئەدا، بەس وەکو حقوق و ماف ئەمانە مافەکانیان لە پێشترە، بەڵام جگە لەمەش خەڵکی تر هەیە زۆر نزیکە لە تۆ. خەڵکەیە بە وەفایە، لە کاتی تنگانەیە تێتە دەمتەوە، لە کاتی ناڕەحەتیە تێتە دەمتەوە، لە کاتێکە لێتە قەومیە دێتە دەمتەوە. طبعا بە هەمان شێوە تۆش بۆ ئەو، بە هەمان شێوە تۆش بۆ ئەو. جا خۆشەویستەکانم، ئێمە کەمترین کەس بە نازی ئێمە دایکمانە، سبحان الله. کاممان ئەڕۆین بە پێی توانا دائەنشین لە لای دایکمانە، نەخۆش بێ ساغ بێ دائەنشین، دەمەتەقی لەگەڵاکەین، ذکريات و یادەوەریە کۆنەکانی لەگەڵا باسەکەین، هەروەها لەگەڵ باوکمانە. طبعا دایک بە دەرەجەیەک، باوک بە دەرەجە دوو. ئەگەر دایک و باوکمان مابێتن کاممان ئەیکەین؟ ئێمە بەڕاستی کەم تەرخەمین لەو مەوزوعە، بەڕاستی کەم تەرخەمین لەو مەوزوعە. دڵنیا بە ئەگەر ئێمە کەم تەرخەم بین، سبەی نەوەکانی ئێمەش لە دوای ئێمە دێن ئاوا ئەبن و بەڵکو خراپتریش ئەبن. ئەو ئێستا ها لە ماڵەکەتە، کوڕەکەت ها لە ماڵەکەتە، لەگەڵتا ئەژێ، لەگەڵتا نان ئەخوا، لەگەڵتا ئەخەوێ، لە ماڵەکەی خۆتە قسەت لەگەڵا ناکە، لە ڕۆژێکا 3 جار قسەت لەگەڵا ناکە، بەڵکو ها بەسەر فەیسبوک و ئاگا هە لە دنیا نییە، ها لەسەر ئەنتەرنێت هەر نازانێ دنیا چییە. ئێمە نەوەی ئەنتەرنێت نەبوو، ئێمە ئاوا بین، نەوەی دوای ئێمە ئەبێت چۆن بێ. بۆیە بەڕاستی حەقە ئێمە مدەی جارێک على الأقل هەفتەی جارێک بە پێی توانا و ئیمکانیات و بە پێی زروف و بە پێی ڕێککەوتنی ئیشەکان هەوڵ بدەین کەسەکانی خۆمان بەسەر بکەینەوە بە پێی توانا. طبعا لێریشە شتی تریش دێتە پێشەوە. جاری وا هەیە حقوقەکان وا ئەکەن، بۆ نمونە کەسێک برای زۆرە، لە زۆری براکانە لەوە چە نەپرژێ بڕۆ بۆ لای ئامۆزاکانی، چی بکات؟ یعنی بۆ نمونە ڕۆژی جەژن یا مناسبە یا ئەو کاتانە کە ئینسان مەجای زۆر جار هەیە، ناتوانێت لە کەسە نزیکەکان نزیکتر هەیە، نزیکتر دوورتر حەقی دوورتر ئەخوا و چاریشت نییە و خەڵک وەکو بڵێ ئەمڕۆ لەم زەمانە تۆزێ مەشاغلی زیاتر بۆ تۆ، تۆزێکی یعنی وەکو بڵێ سەرقاڵیەکی زیاتر بۆتەوە. لەبەر ئەوە گلەیی زۆر نەکرێ لە سەردان، ئیلا سەردان وەسائل تر هەیە، یعنی ئەمە مۆبایلە، ئەمە ئەنتەرنێتە، ئەمانەش هەر وەسائلن بۆ پەیوەندیکردن و مزگەوت. یعنی ئەگەر لە گەڕەکێکا بی هەموو یەکتری ببینێ لە مزگەوت خۆی بۆ خۆی ئیتر ئەمە جێی زۆر شت ئەگرێتەوە، ئەمە جێی زۆر شتت بۆ ئەگرێتەوە. جگە لەوەش پەیوەندی سڵەی خزمایەتی نەبچڕاندنی ئەساسە. بەچی بیتێڵی؟ بەوەی نەی بچڕێنی، یعنی مهم ئەوەیە تۆ خواحافیزی لێ نەکەی، یعنی تۆ سەبەب بی،
تۆ سەبەب بی لەوەی کەوا ماڵ ئاوایی لێ بکەی ئیتر بڵێ کاکە سەلامت لێ ناکەم مەرحەبات ناکەم کە بچڕانی سەلام و سەردانی یەکتری و نەڕۆیشتە دەم یەکتریەوە لە کاتی ناڕەحەتی و لە کاتی ناخۆشەکان ئەوە قەتعی سلەی ڕەحمە ئەوەیە کە خوای تەعالە هەڕەشەی لێەکە ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوای ئەم حەدیثە ئەفەرمێ هەر کەسێ بی بچڕێنێ خوا فەرموویەتی هەر کەسێ بی بچڕێنێ ئەی بچڕێنم ئەوەیە تۆ نەبیتە سەبەب بچڕانی سڵەی خزمایەتی خۆ ئەگەر بەرامبەر بووە سەبەب تۆ گوناحبار نابی ئەگەر بەرامبەر بووە سەبەب تۆ گوناحبار نابی بە تایبەت ئێستا سەبەبەکان سەبەب مادیە زۆربەی واللهی باوک و کوڕ لەگەڵ یەکە قسە ناکەن لەبەر خاتر مادە واللهی برا لەگەڵ برایە قسە ناکە لەبەر خاتر مادە هیچ سەبەبێتر نییە هیچ ئێستا تۆ دەوڵەمەند بە و بیبەخشەرەوە هات بێ و بیبەخشەرەوە عاشتی خزمتە گشتی دێ بۆلات مەرحەبا یعنی مەسئلەکان مادی کەم جار بیر لە حەقی خوای ئەکرێتەوە کابرا لەگەڵ براکەیە لەسەر مەسئلەیەکی مادی لەسەر چەند گڵایەک لە چەند فلسێک ئەی بچڕێنێ و لوتەکاتە لاوە و کاکە بابا ئەوە نایەنێ دنیا جاری وایە نەحەقیشە ئیتر تۆ چی لەگەڵا بکەی خۆ ناکرێت تۆ ئەو تەنازوڵە دەیڕۆیتە ماڵی مەرحەبای ئەەکەی ئەچی بۆ لای کوراگەر کەسە زۆر نزیکان بێت دەستی ماچەکەی جاری وایە تۆ لەو گەورەتری ئەڕۆی کاکە دەستی ماچەکەی ئەو هەر فایدە ناکە ئەو هەر ئەڵێت تۆ من پێست و ئێسقت بۆ یەک وەست لە ناوە بم جاران ئەیانوت کاکە خزم ئەگەر گۆشتەکەتیش بخوا ئێسقانەکەت ناشکێنێ من نازانم یعنی من واستەکەم ئێستا لەم زەمانە ئێسقانەکە شەشکێنێ بەر بۆتە ئێسقانەکە بە تەورێکەوە ئەیەوێ ماڵەکەت وێرانکە ئەیەوێ مناڵەکانت لە ناو بدە ئەیتە خۆ کاکە تۆ هەر جارێ دوو سێ تەنازولەکەی کاکە ڕۆی بۆ لای لە حەقی خۆت هەندێ خۆشەبی لە مافی خۆت هەندێدا ئەبەزی ئەو هەر بی بچڕێنێ ئیتر تۆ گوناحبار نابی بەڵام لەلایەنی تۆ نەبێ تۆ نابێ دەست پێشخەربی لە بچڕاندنە بە تایبەتی تۆ ئەهلی مزگەوتی ئەهلی نوێژی ئەهلی خواپەرستی تەنازول زیاتر بدە و تەنازولدانەکانیش جاری وایە بە شتێکی بەسیط جاری وایە تۆ هەبەس بچۆ سبحان الله ئیتر خوای گەورە خۆی بەرەکەتی تێخاو ئەگەر ئەویش خوا دڵی نەرم کە ئیتر یەکسەر حەلە بێ کێشەکان فرمودەی ژمارە 117 لە گەورەترین تاوانەکان چین عن أبي بكر نفيع بن الحارث رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم ألا أنبئكم بأكبر الكبائر سيجار في غمر إخوة صلى الله عليه وسلم فرمي بيتا نلم قورترين كبائر كان چين سيجار قلنا بلى وثمان بلي أي في غمر إخوة يا رسول الله قال الإشراك بالله فرميها وبش بالرياردان بوخوا وعقوق الوالدين وآزاردان دايكو باوك وكان متكئا في غمر إخوة صلى الله عليه وسلم كاتي أم فرماي شيء فرمو راك شابو يعني شاني دابو وكاتي أم فرماي شيء فرمو شاني دابو كاتي قيشت سيم دنك لكبائر هلصا دانشت فرمي ألا وقول الزور وشهادة الزور فما زال يكررها أو اندأ أمي أخير يعني دوبارة كردوا حتى قلنا ليته سكت حتى وتمان خوزقا لما زياتر عزيتي خوي ندا وبيغمري خوا صلى الله عليه وسلم بيدن بي عزيتي خوي ندا أما اندى دوباري كردوا إمامي بخاري أم فرمايشتا أجيرته جمارة 2654 إمامي مسلم لا هشتاو حو أم حديثة باسي قورترين قناح كانك قورترين قناح أويك أخواي تعالى خلقتي كردوا حرچيتش هي أو بيتي داوا وحرچيشت هي ملكي أو ليتي سينيتو الرجل للرجان إنا لله إما خومانين خوان وإنا إليه راجعون حمو مانيش أقرينو بلاي أو يعني منو تو خاون هيتش نيمان نك منو تو حرچي بو نور هي خاون هيتش نيو خوا خاون مان لقل أويا تو أرويك يكتر كيتا هاوتاي خوا أي كي بشريكي خوا لراسي أما يكيك اللي قورترين قناحا كان وقورترين حقا كان أقر حقي دايكو باوك كدايكو باوك تو يعني هنا وتبون دنياو عزيتيان بيتو خواردو ماندوبون لقلتاو مصروفيان لسارت كردو شو نخرنيان لقلتا كردو حتى بويتا بأم بياوا دائما أما باسكي دائما اللي أم دايكو باوكا حيث نيتو يعني مثلا بران بريان
بأدبي بكي برانبريان آزاريان بدەی ناڕەحەت يعني ئەگەر دایک و باوک ئەم شتانیان بۆ تۆ کردووە تۆ ئەوەنە لات حەیفە ئەی خوایە دایک و باوک شتی خەڵق کردووە و ئەو دایک و باوکەی بۆ تۆ مسەخەر کرد کە ئەمە بکە يعني مستحق نییە هەر ئەو بپەرستی و شەریکی بۆ قەرار نەدەی نمونەیەک ئەهێنێتەوە لە شوێنێکە ئەفەرمێ تۆ کوڕێکت هەیە ئیتر خۆتان ئەزانن بەچی دەرەجاتێ بەچی پلە پلێ ئەم کوڕە گەورە ئەوێ حتا ئەبێ بەگەنجێ دڵت خۆشە ئەڵەی بەڵکو ئەم کوڕە گەورە بێ و تۆزی ئەرکی سەرشانم سووکە کاکە ئەم کوڕە هەرەوەنە حەساوەت دەستی داری گرت ئەڕوا شەو و ڕۆژ بۆ دوژمنەکانت ئیشەکات و ئیکا بە دەستی دوژمنەکان تو ئێوارەش دێ لە ماڵەکەی تۆ نانەخوا و لە ماڵەکەی تۆی شەئەخەوێ ساریکێک ئێمە ئەمەی بەسەرا بێت چیەکات یعنی خێری بۆ خەڵکی ترە و شەڕەکەی بۆ تۆیە تۆ چەند یەک ناڕەحەت ئەبی بە تەشبیه نەبێ ئەمە نمونەی ئەو کەسەیە کە شەریک بۆ خوا قەرار بدە خوا هەموو شتێکی پێداوە ئەو ئەڕوا بۆ غەیری خوا سوژدە بۆ ماما سوژدە بە بۆ بت بۆ دار بۆ ئەو کەسانەی کە خوا کردویانێتی ئەولیا بۆ نمونە یعنی بۆ پێغەمبەران یعنی تەسەوڕەکەن خەڵکانێکی ئەڵێ عیسا کوڕی خوایە عیسا خوایە ئێ بابە عیسا خوای تعالی لە سورەتی مائیدە لە ئەخیرە ئەفەرمێ يا عيسى أأنت قلت للناس أي عيسى أأنت قلت للناس اتخذوني وأمي إلهين من دون الله تو التخل تو تتبو مسيحيانا وتت منو دايكم بكن بخوا جگلا ولقل خوا بمان برسن يا جگلا خوا إما برسن سبحان الله من اشتوات شون أليم شون شتيك أليم كحقي مني أوانا إيان برستن إيوان جگلا خوا هاوانا إيان بيكن أوانا عبدك نوكو إيوا تو شون بيه قل إنما أنا بشر مثلكم خوا بيغمر أفرمي بيان بلي من بشر يكموك إيوا قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا فمن كان يرجو لقاء ربه فتشبك عمل صالح بك وشريك وخوا قرار ندا أبي بس دعوة لأخوابك وهاوار بأخوابك وفريا وشويني الريبازي الشيخ عبد القادر وبياو شاكان بك أما يك دوهم آزار نداني دايكو باوك هر كاتي باوكو دايكت آزار دايكك لأكبر الكبائر أجر دايكو باوكت آزار بداي إما ديوني أو من باسكت وتمان آزار داني دايكو باوك خو أفرمي آزار يعني مدى نافرمي بقسيان بكا خو أبي بقسي دايكو باوك بكي بلام أجر شتيكي ناشرعيان وت نابي بقسيان بكي وإن جاهداك لتشرك بما ليس لك به علم فلا تطعهما بلام لقل أويشا صاحبهما في الدنيا معروفة ولا تنهرهما وقل لهما قولا كريما ولا تقل لهما أف نابي يعني دايكو باوك خرابش يعني حتى أوتيان شريك بوخوا قرار بدت تو نابي برانبريان بچی تاكجيانا عزيتيان بدي آزاريان بدي دايكو باوك أبي تو برانبريان تسليم بي ريزيان بقري احتراميان بقري جاري واشي من باسم بو كردن وتم جاري واهي دايكو باوك تو حرچني ريزيان اللي بقري وان حرب ريز اللي ناقرن حرب برانبرت أو السنوة حر غلطت بيكن حر بلام تو حر ميج حر أو أدبتك مدى لحركاتك بها أدبكتك مدى أجر دريان كردي أجر قاويان داي أجر هموشتك كان كرتو هر أدب خوتك مدى باوكو دايك وكو كسي ترنيا دعاء أوا بيغمري صلى الله عليه وسلم شاني دابو وهلصا يعني وكو بلي شتكي مهم على الرقاية شي أوا قسي درو شايتي داني درو 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 يعني أما أكبر الكبائر الله الصحابة كان الله أما نب زي ما في غمراته صلى الله عليه وسلم أما ندو باري كردوا براينا بشايتي درو حقي جورا أفوتي حقي جورا بشايتي درو حقي جورا أفوتي جاري واحد زلامة يا تتلا ما موسى كان زحمة نبي برسياري فرمو ما موسى أجر كسي سوين بخوا سويني درو بخوا كفارتك أيشيا أواتي قا يعني من بيج أجر كسي سويني كي خوار سوينك إشكا ناني دفقي لدايان كالبلي دفقي الأكايان عبد الرزقارك أجر أمانة نبو سير رج وقري أجر أمانة نبو سير رج وقري وكل القرآن باسكراو باش أم بك بتما أميه من في بيجم سير رج وقري بلام طبعا من لوزعك أزانم أبيرون كردنوي لي ور بقرب
وتم بۆ تو چیت کردووە وەڵام مامۆستا هیچ ناچوون محکەمە لە محکەمە شایەتیەکمان دا چۆن یانی شایەتی چی چیت شایەتی چیت دا لە محکەمە وەڵام حاکم باغمانی کرد لەسەر مەوزوعێک بوو شایەتیەکمان دا و سەمەیەکە آخر چۆن یانی ڕوونی کەرەوە یانی لای حاکم شایەتی چیت دا وەڵا کابرایە حەقی کابرایەک بوو دامانە بێکێکی تر و تەوقیعێکمان بۆی کردوتەوە هەروە ئاسانە ئەمە لێخۆشبوونی نییە ئەمە یەمینی غەمووسی پێ ئەوترێ یعنی غەمستەکە لە گوناحە غەمستەکە لە تاوان تۆ حەقی کەسێکت دابێ بە کەسێکی تر بەهۆی تۆ بە شایەتی تۆ ئەتەوێ بە سێ ڕۆژ یا بە ناندانی دە فەقیر ئەمە نەکبەتێکە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاکشا بوو یا شانی دا بۆ دانیشتەوە و ئەوەنە دووباری کردەوە سەحابەکان وتیان بەزەیمان پێهاتێتەوە لەبەرەوەی ئابەما حقوق ئەفەوتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیان کەسێ یەک بست هەکەشتمان خەڵق ئاوین و دێین وە لە ئەڵێ مامە حاجی تۆ تەمەنت 70 ساڵە تو خوا مامە حاجی ئەم عەرزە لەکوێوە ئیتری بنەوەی ئەوە تۆش لەبەر ئەم برادەرتە تۆ زێکا لێلتە تۆ زێویتە ئەولاوە بۆ یەک بنگس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیان کەسێ یەک بنگسی کەسێک زەوی کەسێک داگیر کە یەک بست لە ڕۆژی قیامەتە 7 طبقە کرێتە ملی 7 طبقە کرێتە ملی ئەی کەسێ ئەگەر ئەو شایەتێکەی بۆ دابێ ئەی ئەگەر کەسێ ئەو شایەتێکەی بۆ دابێ ئەی ئەبێ حاڵی ئەوە چی بێ ئەو حەقە بەهۆی ئەوە خوڕیا بیری لێ بکەڕ چەند حقوق ئەخورێ لە ڕۆژانە هۆکارەکەشی شایەتی درۆیە قسەی درۆیە فرمودەی ژمارە 118 گەورەی پلەپایی پەیوەندی خزمایەتی عن عائشة رضي الله عنها قالت قال رسول الله صلى الله عليه وسلم الرحم معلقة بالعرش تقول من وصلني وصله الله ومن قطعني قطعه الله إمام بخاري جمارة 5989 وإمام مسلم جمارة 2555 أم حديثة أجرنا وكوا رحم الله رحم بسراوة عرشي خواي پروردگارەوە جاء الله هر کەسێ بمگەێنێ ئەیگەێنم هەر کەسێ بم بچڕێنێ هەر کەسێ بمگەێنێ خوای تەعالا ئەیگەێنێت هەر کەسێ بم بچڕێنێ خوای تەعالا ئەیبچڕێنێ یعنی پەیوەندی خزمایەتی چەند گرنگە چەند مهمە ئێمە تێکی نەدەین ئێمە هەوڵ بدەین دەست پێشخەر بین لە چاکەکاریە لەوەی پەیوەندیەکە تەو بێ لەوەی کەوا هەر کەسێ خزمت بوو چەند دوور بوو لە کاتی تەنگانەیە بۆت کرا بڕۆیتە دەمێەوە لە کاتی کێشەکانە بڕۆ دەمێەوە قەت کەم تەرخەمی مەکە بەرامبەر بە خزمەکانت بە پێی توانە ئیتر کە تواناش نەبوو لا حول ولا قوة إلا بالله ئیسا خزماتێ لەوانێت تۆ هەر نەزانی ماڵیان لەکوێ چی بکەی یانی دنیاکە بڵاوە بۆ تۆ جاران ئێمە لە ئاوایەکە بووین ئاوایەکەمان 25 ماڵ بوو بیان وتایە خزمتان کێ خزمەکانمان ئەوانە بوونوە لە ئاوایەکە ژنیان پێدرا بوو ئەوانش بوو یا ژنیان لەیان خواست بوو گشتی ناگەیشتە 10 ماڵ 15 ماڵ ئاوایەکانی ئەم دیمەوە تەواو هەر ئەوە نەبوو لە حەموو ناڕەحەتی و خۆشی لە خۆشی و خۆشیەکە گشتی بەدەم یەکەوە بوو وا بوو مامە حاجی گشتمان ئاوا بووی ئێستا توانی وا بکەی برا ئێستا خزمەتا لە هەولێر برا خزمەتا لە بەغا تو ئەتوانی یانی ئەمە گشتی بکەی ناتوانی بۆیە زۆر خۆت بێتاقەت مەکە ئەوەی پێتەکرێ بیکە وخوای تعالی جوە پێی توانا تەکلیفت لێەکە فرمودەی ژمارە 119 عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله تعالى خلق الخلق حتى إذا فرغ منهم قامت الرحم خواهي تعالى مخلوقات دروس كد كاتي التواب رحم هلصيا خزماتي هلصا فقالت هذا مقام العائذ بك من القطيعة رويشت الشويني وستا فرموي خواهي أما أو شويني هر كسي إيشي كي بيت هبيب پنات في أقرين لم شوينه قال نعم خواهي تعالى فرمي بلي فرمي أما ترضين أن أصل من وصلك وأقطع من قطعك فرمي رحم تو تشيت أبيه ناتوي هر كسي تو بيواندي تو بقيني منيش بيقينم هر كسي تو ببشريني منيش ببشرينم أو شوتي بلا خواهي تعالى فرمي قال فذلك لك فرمي فذلك لك أو بوتوي ثم قال رسول الله صلى الله عليه وسلم أمجا في غمري قال صلى الله عليه وسلم فرمي أم آية بخير النوى آية كتشي أفرمي اقرأوا إن شئتم فهل عسيتم
إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم أولئك الذين لعنهم الله فأصمهم وأعمى أبصارهم. خوا پەنامان دا هەر کەسانێک کەوا لەسەر زەویە فەساد بنەنەوە سڵەی خزمایەتی ببچڕێنن خوای تەعالا لعنەتیان لێکا لە ڕۆژی قیامەتە کەڕ و لاڵیانەکە. خوا پەنامان دا. ئیمامی بوخاری ژمارە 5987 و ئیمامی مسلم ژمارە 2554 و آخر حديثيش لپاداشتەکانی بەجێهێنانی پەیوەندی خزمایەتی عن أنس رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال من أحب أن يبسط له في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه. إمام بخاري جمارة 2067 وإمام مسلم جمارة 2557. هر کەسێ پێی خۆشە طبعا يعني پاداشتی سڵەی خزمایەتی خوای تەعالا بەم شێوە پاداش دەداتەوە. هەر کەسێ ڕزقی کورد بووە حەزەکە ڕزقی فراوان بێتەوە. هەر کەسێ حەز ئەکات تەمەنی درێژتر بێ با پەیوەندی خزمایەتی پتەوکە. شتێکی لە ئێمە حەزەکەین تەمەنمان درێژتر بێ ئەگەرچی من خۆم حەز ناکەم تەمەنم درێژ بێ يعني خۆم بۆ خۆم حەزەکەم تەمەنەکەم ڕەونەی تەمەنی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم 63 ساڵ و بگەڕێمەوە بۆ لای خوای پەروەردگار و بێ عەزیەتی یەکێ بدەم. منەمە خۆم وا حەزەکەم بەڵام لەوانەیە خەڵک هەبێ حەزکە هات تەمەنی درێژ بێ. ئەگەر حەزەکەی تەمەنت درێژ بێ ئەگەر حەزەکەی ڕزقت فراوان بێ ئەمەیان من زۆر حەزی لێکم. حەزەکەم دایمەن ڕزقم فراوان بێ چونکە ڕزق تەنگی زەلیلتەکە ناتوانی پەیوەندی خزمایەتی بەجێ بێنی ناتوانی حقوقی ئیسەجاری وا هەیە من مسلمانێ دێتە لام داوایەکەکە عەرەقی شەرمەزاری ڕێژم کاتێک ئەڵێ مامۆساگە هەیە 20 گڵا قەرزم بەیتێ شەرمەکەم کاتێوا ئەڵێ بیری لێکەم ئەڵێ بخوایە ئیسە هەم بواە چەند خۆش بوو دڵیت خۆش کردایە 20 گڵاکەت قسەتە ناو دەستی کابرا بەچی دڵخۆشیەکەوە ئەچووە بەڵام کە نییە و خۆت خەرزار بی مەسەلەن بیری لێکەیتەوە زۆر هینە بۆیە ڕزق فراوانی نیعمەتێکی زۆر گەورەیە بەڕاستی. ئەو کەسانی ڕزقیان فراوانە حەقەش زۆر شکری خوای گەورە بکەن کە ئەبڕۆن بەدەمی خەڵکەوە. گەورەترین نیعمەتە تۆ بڕیتە دەم خەڵکەوە گەورەترین نیعمەتە کە تۆ مافی خاوەن مافەکان جێبەجێ بکەیت بۆیە حەزی لێکەم والله و گشتانش حەزی لێکەن. دا هەر کەسێ حەزەکە تەمەنی درێژ بێ و ڕزقی فراوان بێ با پەیوەندی خزمایەتی نەبچڕێنێ. ئەوەی حەق دەرەجاتە یەکەمەکانە بڕۆ بۆ لایەن. ئەگەر جارێکیش دەریان کردی هەر بچۆ دوو جاریش دەریان کردی هەر بچۆ دوای ئەوە ئەتر هەر دەریان کردی لا حول ولا قوة إلا بالله ئەڵێ خوایە خۆت شایەتی ئەوە من چووم ئەو هەر حەزەکە من چی بکەم ئەو حەزەکە ببچڕێ ئەوە ئیتر من گوناحبار ناوم. ئەوەیشی دوورەکانە بە پێی توانە هەر 20 تعزیەیەکی هەیە هەر 20 نەخۆشیێکی هەیە لە ماڵە یەکسەر بچۆ یان هیچ نەبێ پەیوەندی بە تەلەفۆن پەیوەندی پێوە بکە و ئیستعداد و ئامادە باشی دەرببڕە چی لە توانای منایە من ئامادەم. ئەوەی بە من بکرێ هام لە خزمەتە ئیتر بە تۆش چی ئەکرێت هەر ئەوە نە خۆ ناکرێ بەخوا شتێ لە خۆت زیاتر. یا ڕەبی خوایە ڕەمەزان بکەیتە نەسیبمان ڕۆژ و تاعات و عیبادەتەکانی. یا ڕەبی خوایە ئەم شەوە دەشەوەی کە لە پێشمانە لە ئەم شەوی لە شەوانی قەدرە خوایە بیکەی بە نەسیبمان عیبادەت و تاعاتی ئەم مانگە پیرۆزە ئەم شەوە پیرۆزە بکەیتە نەسیبمان. آمین آمین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.